95 ساڵ تێدەپەڕێت بەسەر دامەزراندنی سوپای عێراقدا. سوپایەک کە لە سەرەتای دامەزراندنی دەوڵەتی عێراقدا دامەزراوە بە درێژایی تەمەنیشی لە شەڕ و پەلامەردانی وڵاتانی دراوسێ و بۆ یەکلاییکردنەوەی ململانیە سیاسیە نێوخۆیەکان بەکارهێنراوە. تشرینی 2920 حکوومەتی عێراق پێکهێنرا. لە 1921دا کۆنگرەی قاهیرە بەسترا و تێیدا بڕیاردرا شانشینی عێراقدا بمەزرێت و تاجەکەشی بدرێت بە شا فەیسەڵ هاشمی. 6 کانونی 1921 سوپای عێراق دامەزرا و مێژوویەکی نوێی لە حکومڕانی عێراق تۆمار کرد. مێژوویەک کە هەمیشە لەو ڕۆژەدا دەکرێتە پشوو لە سەرجەم دامودەستگاکانی عێراقخۆرێمی کوردستان. یەکەمین پێکاتی وەزارەتی بەرگری عێراق بە سەپەرشتی فەریق جەعفەر عەسکەری بوو کە بە ڕەچەڵەک کوردە و لە کاتی شۆڕشی عەرەبیدا پۆستی وەزیری بەرگری وەرگرت. لە 22 نیسانی 1930دا هێزی ئاسمانی و لە 1937دا هێزی دەریایی دامەزرا. لە نێوان ساڵانی 1930 بۆ 1936 مەشقی سەربازی هێنرایە نێو قوتابخانەکان و پەیمانگەی ڕایانانی مامۆستایان. هەروەها بزوتنەوەی لاوانی نیمچە سەربازی لە 1939دا پێکهێنرا. کودەتا لە ناو سوپای عێراقدا ئەو ڕێگای بەشێکی زۆری حکومڕانەکانی عێراقی بردۆتە سەر کورسی دەسەڵات و پاشانیش هەر بەو ڕێگایە لە دەسەڵات لابراون. دوای 15 ساڵ لە دامەزراندنی سوپا لە تشرینی یەکەمی 1936دا یەکەمین هەوڵی کۆدەتا شکستیەنە کە فەریق بەکر سدقی سەرپەرشتی دەکرد. دوای 37 ساڵ لە دامەزراندنی سوپا و حکمی پاشایەتی لە 14 تەمووزی 1958دا سوپای عێراق کودەتایەکی سەربازی ئەنجامدا و عەبدولکەریم قاسم توانی حکمی پاشایەتی بگۆڕێت بۆ کۆماری. دوای 5 ساڵ لە کودەتاکەی عەبدولکەریم قاسم و لە ساڵی 1963دا کودەتایەکی دیکە ئەنجامدرا و بۆ هۆی لاوردنی عەبدولکەریم قاسم لە دەسەڵات و هاتنە سەر دەسەڵات لەلایەن عەبدولسەلام عارف و عەبدولڕەحمان عارفی برای. کودەتا سەربازەکەی عەبدولسەلام عارفی شەوەندەی پێ نەچوو. لە ساڵی 1968دا کودەتایەکی دیکەی سەربازی لەلایەن حزبی بەعسەوە ئەنجامدرا و ئەحمەد حەسەن بەکر و سەدام حوسێن کورسی دەسەڵاتیان گرتە دەست. لە 16 تەمووزی 1979دا ئەحمەد حەسەن بەکر سەرۆکۆماری عێراق بە پاساوی خراپبوونی تەندروستی ناچار کرا واز لە دەسەڵات بهێنێت. لە 22 تەمووزی ساڵی 1979دا سەدام حوسێن بووە سەرۆکۆمار و دەسەڵاتێکی ڕای هەبوو لە ناو سوپای عێراقدا. سەدام حوسێن لەگەڵ گرتنە دەستی دەسەڵات پارەیەکی زۆری بۆ بواری سەربازی تەرخان کرد. لە ماوەی دەسەڵاتیشیدا چەندین شەڕی لەگەڵ وڵاتانی دراوسێدا ئەنجامدرا کە درێژترین شەڕی ماوەی 8 ساڵی خایاند شەڕی عێراق ئێران بوو. کورد لە سوپای عێراقدا بە درێژایی دامەزراندنی سوپا ژمارەیەکی دیاریکراوی کورد لە ناو سوپادا هەبوو. بەڵام پاش ڕوخانی ڕژەمی سەدام حوسێن کورد نزیکەی 20 پۆستی باڵای لە ناو سوپادا هەبوو. بەڵام لە چەند ساڵی ڕابردوودا ڕێژەی کورد لە ناو سوپای عێراقدا کەمی کردووە. بە پێی وتەی بەرپرسانی باڵای وەزارەتی پێشمەرگە لە ئێستادا ڕێژەی کورد لە سوپای عێراق کەمترە لە 2%. ئەوەش بەراورد بە ساڵانی پێشوو ڕێژەکە بە شێوەیەکی بەرچاو کەمی کردووە. هونەر ئەحسان NRT